بنگه زلیکانی هیزین ترکیه ده هریما کردستان عراق دا دبا ارمانجا 8 راکتان. هنگاریا دبیجه دوی حکومت سوئد و فنلند با آوایک جدا رفتاری بکن جبو رزامندی ترکیه لسر اندامتی خود ناتو دا به دست بیخن. وزارت خزینه امریکی آستانگا لپیش چند سازین ایران دادنی آلی کاریا درست کرنا درون اندکن. روش باش بخير هاتن برنامه كورت كونكشن شدنگی امریکا نهال واشنطن دمجمیر هفتی سپیده روژا چهارشنبه داخل شمو هیویا دمن خوش جوارادکا هیزن دجا تیرورین هریما کردستان عراق دبیجن لاین نناسکری ایرو چهارشنبه 8 راکت آوید نبنگه که سربازی ترکیه لباکوری عراقی دو جوان راکتان لهندری ناوند کتنا جدرکی اولاکاریا عراقی کنه خواستی ناو خواه اشکره بکه دبیجا کسی که عراقی دبنگه زلیکان لشکر ترکیه دا بریندار بویا حتی نها چه آلیان بر پرسیاریا ایریشی نگرتی استوی خواه به دهان ساله ترکیه لدیجی پارتیا کارکرین کردستان PKK دوی هریمه دا اپراسیونان دکه. چه آگهی لسروی ایریشی هنکا و عمر پیامری دنگی امریکا لدشتا نینوانها بمریا که دم باش یعنی هم چه زانن لسروی ایریشا کو ایرو هاتی کرن لسروی بنگه لشکری ترکیه لزلیکانی. دنباش بینر و بیسرین دنگ امریکا نها از القضا شیخانم نزیک سربازگه ها زیلکان کو بریا چندم جمیران ایرش لسر اوی سربازگه هاتا کرن جبال گروپه که چکدار و بناو تحریر العراق و اف گروپه ای که جبال حشد شعبی و هبو ناوه هیا دناوا قضا موصله دا و در دور باجار موصله و بتایبت لباکور روشهلات دشتانینوا اوی گروپی چالاکین بحیث اوان دورین من آماجه پیکرین هنه بیان نمه که دا کود مالپر خواه فرمی دا راگه هندیه که او دوامین جاره او ایرشت کن سر اوی سربازگه ها زیلکان جبروی یکی اکو چکدارین داعش لوی دورین نماینه او دبیجن گلو بوچی سربازگه ترکیه دشتانینه وایه چه بحانه که اکو او لوی دوره بمینن اوش لایکی دی و داخل من دیگل چندین خلک در دور سربازگه پیوی که بزانم کانه رأی خلکی چیه سروی ایرشه وسط دان خویا کرن که هر جدست پیکی و حتی نهو ترسا کامازن لجم خلکی هیا دم ایرش تیتا کرنش برکو ایرش اف موشکه آرمان جن خواب درستاهی نا اینن که تکفنه در دور سربازگه ها زیلکان بیت صدام آوی چنده که کشتی هنه بریندار هنه ین خلک سویل گلک جاران دورز هاوین دا زوین واین دخلو دانی تینه خودن جبرویه که اوان جی ترسا کامازن دلی واده هیا بله بفرمی کاوا چه حکمت عراقی چه جی حکمت هریمی چه داخل یعنی لسر فی ایریشی دانا لسر زیانی نوی یعنی ترکیه تشتگوتیه لسر وینا حتی نهو هلویست حکمتا ناوندی چه هلویستک نراگه هندیه هم بر اوی ایرشات تکرن دیسان دجا تیرورا هریما کردستان جی راگه هندنک بلاف کریه که ایرش لسر اوی سربازگه هات یک کرن به 8 موشکین کاتیوش که سربازگه و در دور سربازگه داینه گور وان زانیاری اینگه هشتینمه که بتنه کسی که برینداره او کس جی عراقیه دیگل لشکر ترکیه کارتیدن او هاتیه بریندار کرن بله باشه او کمالا گوتی که او بر پرسیار جوی ایریشی چند جهوی عن سنگیاوی دوی هریم دا هیا چونکو از بارد کم هیزین که سر به کمال شیعیان گل که نده صلاح دارن نوی داری دخیل دنگیتا ببرا کاو بگوت او کسین او لانی کو بر پرسیاریا و ایریشی بستوی خواه گرتی چند گرانیا خواه یا سربازی لوی هریمی هیا
دخيل دنافا باجار موصله دا و در دور باجار موصله وكو اماجه بكري جروبين جدا جدا انچكدار هنا كو اف جروبا بگشتي سر به حشد شعبي ونا و بالا دستن يعني چالاكين گلك برفرهتكن و بتايبت لدشتاني نوا كو الباكور و روشهلات دشتاني نوا گلك شيعة مذهب هنا ديتن جبرويه كي النفوذ وان هبونا وان لوي دوري گلك ابهزه و چالاكين برفرهتكن بارگاين وان هنا بله كاو عمر بأمر دنجي أمريكا لدشت عموس صلي راستو خب مرة بول لسر إيريشا لسر بنجاهي لشكري تركيا لزلي كان إيرو هاتي قال كسفاس دوه سيشنبه وزير درفي هنغاريا قد في حكومة السويد وفنلندا برنگ كي جدا رفتاري بكن اگر او بخوازن پشتگیریا تركيا جبو اندامتيان ناتو بدست بيخن بيتر زيجارتو قلت كو بروتست عوي داوي يا شوتاندنا قرآني لبيش بالويس خانة تركيا لستوك هولمي ناي قبول كرن بيشتي هفديتنا بهفتاي خوي تركيا را مفلوت چاوش اغلو را لبودا بستي وزيري هنغاري دي جيفينا كاچاپامنيه دا او دا خوياني دا جيفين لا يعني جيفينا بودا بستي دي دمكي دا كو تركيا و هنغاريا بتني دو اندام الناتو هنا كو دا خوازا سويد و فنلندا يجبو تبليبونا هفبنديا لشكريا روش افاي ناتو پسند نكرنا بری چند روزان جی سروکی ترکیه رجب طیب اردوغان گوتو بو کو رنگا او داخوازا فنلندی بپجرینه چونکو هلسنکی جه انکره را پر آلوزیان درست ناکا بو بدواچونی زیادتری ام بابتا کرد کنکشن میوانداری آریس انداریاری روزنامنوس دست سویده کاتن کاک آریس ام کاتت باش يعني ام داواکاری بو نمونه اوروکا هنگاریا لسوید داوا دکا کار رفتاری خوی بگوره تا چندی لسویدا کاریگەری دەبێت تا چەندی سویدیەکان جێ لێ دەگرن بەڵێ پێشەکی سڵاو و ڕێز دیارە وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێدا لە 30 ئەندامی فەرمی ناتۆ 28 ئەندام ڕەزامەندیە خۆیان دەربڕی و هەنگاری و تورکیەمانە ئەوش لە چوارچەوەی چاوپێکەوتنێکا کە مەسەن پیتر ژیرار تۆکێ ناوێکی قورسیشی هەیە بەڕاستی لەگەڵ کاربەدەستانی تورکیەدا وای ڕاگەیانەوە بەڵام لە ئەساسدا لە ناوخۆی سویدیش کاریگەریکی و تۆی نابێت خۆی حکوومەتی هەنگاریان ناسراوە بە حکوومەتێکی تا ڕادەیەک ڕاستڕە و نزیک لە سیاسەتەکانی رووسیا لەو چوارچەوەیدا بە بۆچوونی من هیچ کاریگەریکی و تۆی نابێت حکوومەتەکانی بەڕێزە بەڵێ باشە پێش چەند ڕۆژێک سەرۆکی تورکیا ڕەجەب طەیب ئەردۆغان گوتی کە ئەو ئەبێ یان ڕەنگە ئەندامەتی فنلند پەسەند بکاتن بەڵام فنلندیەکان گوتیان ئێمە لەگەڵ سویدیەکان داوای ئەندامەتیمان کردو و پێکەوە دچینە ناو ناتۆ چونکە هەردووکیان سنووریان وەکوون لەگەڵ یانە و هەردووشیان سنووری ئاویان لەگەڵ رووسیایان هەیە تا چەندێک ئیمکانی ئەوەی هەیە ڕۆژ لە ڕۆژان بۆ نمونە فنلندیەکان بڵێن ئەگەر سوید نەبوو ئەندام ئێمە دەچین داوای ئەندامەتی دەکەین بەدڵنیاییەوە من لەو قەناعەتەدام کە هیچ کاریگەریکی و تۆی نابێت لەبەرەوەی کە فینلاند نزیکەی 1300 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیادا هەیە و خواستی ئەندامەتی فینلاند و سوید لە یەک کاتە دوای شەڕێکەمە بڵین ناتۆ یان ئوکراینیا و رووسیا دەستیان پێکرد بە تێکڕە داوای ئەندامەتیان کرد سوید و فینلاند لەو قەناعەتەدام ڕەنگەتە لەژێر کاریگەری هەندێک هەژمونی سیاسی و نێودەوڵەتی بە تایبەت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشدا بوو بێت لەو بۆیە داخوازیەکانی تورکیا بە نیسبەت فنلاندا و زۆر جیاوازە لەو داخوازیانەی کە هەیە بوو بەرامبەر بە سوید و ئەو زەخت و زۆریەش بە هەمان شێوە مرۆڤ لە بەرچاو بگرێت کە ڕەنگە رووسیا هەیبێت لەسەر تورکیا لەسەر ئەردۆغان بە تایبەتی چونکو پەیوەندیکی ئێکۆنۆمی و سیاسی و دیپلۆماتیک لە ئاسێکی زۆر زۆر باشدا هەیە لەو چوارچێوەدا ڕەنگە ئەندامەتی وەکو ئەردۆغانیش ئاماژەی پێدا ئەندامەتی کێشەیان نییە بۆ ئەندامەتی فینلاندیش لە دوای هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بینیمان لە ماوەی هەفتەی ڕابردوودا جۆرێک پۆڵای تایبەت هەیە کە لە بەرهەمە سەربازیەکاندا بە تایبەت بەکارەهێنرێت بۆ جاری یەکەم لە دوای هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەوروپا بە هەناردەکردنی ئەو جۆرە پڵاو کەرەستەی سەربازی بۆ تورکیا بە جۆرێک لە جۆرەکانە توانین بڵین ڕێککەوتنێکی نێوان تورکیا و فینلاند ڕاگەاندراوە
کاکەس حەزم نەکرد بزانم چەند ڕۆژێک دوا بە دوای سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ ئەمریکا و هەندێک کەس پێیان وابوو کە سەردانێکی سەرکەوتوو نەبووە بە تایبەتیش لە بابەتی ئەوەی کە داواکاریەکانی ئەمریکا داواکاریەکانی تورکیا جێبەجێ بکاتن و بابەتی ئەوەی کە ئەمریکا داوا لە تورکیا بکاتن کە ئەندامەتی سوید و ناتۆ قبول کاتن. دوای ئەو سەردانە چ باسێک لە سوید هەیە لە ستۆکهۆڵمایە لەسەر مەسەلەی ئەندامەتی ناتۆ چونکە بۆ ئەوانش شتێکی وەکو بڵێ هەواڵێکی باش نەبووە. بڵێ بێگومان ئەندامەتی سوید پرۆسسێکی زۆر ئالۆزە فرەڕەهەندە مرۆڤ ناتوانێت لە یەک ڕەندۆ چاوی لە بکە. ڕاستە ڕۆڵی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو پێشنیاری وەکو ساپۆرتەر پشتیوانی تورکیا و سووریا و ببوورە سوید و فینلاند ڕاستە کاریگەری هەیە، بەڵام لە هەمان کاتەمە بینی کە ئەردۆغانیش لەبەرەی ئەو بەریش و لەبەرەی ئەم بەریش یاریەکە. بەڵام سەردانی ڕایدارانی تورکیا بۆ ئەمریکاوی ئیسپات کە مەساوان پێشتر داوای فڕۆکەی بۆ نمونە بڵین F-35 کرد، بەڵام ئەم جارە داوای فڕۆکەی F-16 و F-18 دەکەن کە سەر ڕوبەڕووی کۆمەڵێک ناڕزایەتیش بووە و پەسەند نەکراوە تا ئێستا. لەو چوارچێوەدا بە بۆچوونی من کاریگەریە نێودەوڵەتەکان بەتای بە سیاسەتی دەوڵەتانی وڵاتی یەکگرتوەکان و بریتانیا دەتوانێت کاریگەری لەسەر ئەم مەسەلەی ئەندامەتی سوید هەبێ. هاوکات تورکیاش لە چەند مانگی داهاتوودا ڕوبەڕووی هەڵبژاردنێک خۆیان بۆ هەڵبژاردنێکی سەرتاسەری ئامادە دەکەن. لەو هەرچەند ئەردۆغان ڕاشی گەیان لە ڕۆژەیان ڕابردوودا کە داوای پێشخستنی کاتی هەڵبژاردنەکانی کردووە. لەو چوارچێوەدا توانێت بڵێ کە زۆرتر پرۆپاگەندەیەکی هەڵبژاردنیشی پێ و دیارە ئەم زەخت و گوشارەی کە تورکیا هێنایە و بە جۆرێک لە جۆرەکانی ئەوێت هەژمونی یان قولدورمەنشی خۆی شارلاتانی خۆی لە ئاسی سیاسیدا بەرامبەر بە ئەوروپا بسەپێت. کاکەس حەزم نەکرد لە ڕوانگەی جوگرافی ئەو دوو وڵاتەی کە تەنها دوو وڵاتی ئەوروپی ماون لە ئەندامی ناتۆنین باز بکەی گرنگ ینی تا چەندێ شوێنی جوگرافی هەردوو وڵاتانە وەکو بڵێ هۆی ئەوەیە کە ئەو دوو وڵاتە پێکەوە ببن یان نەبن ئەندام. مەسەلە ئەندامیتی ڕاستە بە یەک و داوایان کردو، بەڵام ڕەنگە پرۆسسی ئەندامیتیان بە یەکی شەو بێت و بە شێوازێکی جیاواز بێ. هەنگاری وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد پێشتری ساڵی ڕابردوو لە نۆمبر بووە گەر هەڵە نەبوو ڕایەنگیان کێمە کۆبوونەوەکی بەرفراوانەکەین لە کۆتایی ساڵە و ڕای دەگەینی کە کێشەیەکیان نیە لەگەڵەوە. بەڵام سنووری وەکو ئاماژەم پێدا فینلاند 1300 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیا هەیە، بەشێکی دابراو لە خاکی رووسیا کە کالینگرادا لەو بەرەوەی دەریای باڵتیکە. دەریای باڵتیکیش کەوتوتە نێوان ئەم وڵاتانە بە تایبەتی سوید، فینلاند و رووسیا لەوێ هەندێک بنە و بارەگای ئەتۆمی زۆر بەهێزی سەربازی هەیە لە کالینگراد و دوورگەیەکی بەناوبانگی سویدیشە بەناو گۆتلەند کە دەکەوێتە تقریبا ناوەڕاستی دەریای باڵتیکەوە کە ژینی سەربازی بڵین جموجۆڵی سەربازی سوید لەوێ زۆر و فۆکوسێکی زۆریان لەوەیە. لەو چوارچێوەیەدا ئەگەری مەسەن بڵی پێکدادان پێم وانە لەو قەناعەتدا نین کە هیچ لایەنێک خۆی بۆ شتێکی وە یا پێشبینی شتێکی واشکە، بەڵام گرنگە لە ڕووی ژێۆپۆلیتیک و لە ڕووی جوغرافی و زۆر گرنگە کە ئەندامەتی یان نان ئەندامەتیان بۆ هەردوو بەرە ئەم بەرەی رووسیان بەرەی ئەو دوورگەیە هەڵبەتە کۆنتترۆلی دەریای هاتوچۆی دەریای ئەو ناوچەی هەمووی دەکاتن وەکو دەوترێ. ئارێز ئانداریاری ڕۆژنەمەنووس لە سوید زۆر سوپاسی جەناب دەکەین. سپاس بۆ بەڕێز. واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دۆ سێشەمبێ گوت کو ئەو بە سەرۆکی ئۆکرانیا ڕاگوت و بێژان بکات لەسەر داخوازên dawiyên Kiev ji bo çekên pêşkeftî di şerê berevaniye ji êrişên Rûsya. Serok Biden gota rojnamevanan ku ew dê bi Serok Volodymyr Zelenskî re li ser vê mijarê gotûbêjan bike. Ev daxuyanî rojekê bû piştî Biden li Koşka Spî gotiya rojnamevanan ew piştgiriya daxwaza Ukrayna nake a taybet bi dana firokên F-16.
و ویدیوین که دو سه شنبه هاتی نوشانده نشان داده که سروکیبری امریکا دونالد ترامپ چند جاران مافی گوهرتنا پنجمین دستوری امریکا بکار آنی ده دمالی پرسینه دا لجیر سونده هاوینا بوری لسرکارین کارسازیا مالباتا خواه. دونالد ترامپ گوتا دادوران هر کسی که جهه ویده با و مافی گوهرتنا پنجم دستوری ها با و بکار نینا ده به عقلی با ده به یکجاری به عقلی با. چندین جاران ترامپ رد کرد که برسوا پرسان لپیش بری دوزگره گشتیا نیویورک لتیتا جیمز بده که لپرسینک سیویل در حق ریخستیا ترامپ دا بریوه ده با. چند سالان دوزگر پرس لدیجی دزگاه کارسازی ترامپ کوریوی و ریوبریا ریخستنی جی وکریا بتوانین فندو فیلن دراوی. لەگەڵ ئەوەی هیچ وادەیەک بۆ هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانی عێراق دیاری نەکراوە بەڵام پرسێکی گەرمی ناوشەقامە بەشێک لە هاوڵاتیان بێ ئومید بوونە لە هەڵبژاردن و بەشێکی دیکەش هێشتا بە ئومیدی ئەوەن کە گۆڕانکاریەکان بەجێبێن. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانش دەڵێ چاوەڕوانی ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و پەرلەمان دەکەن تا دەست بە ئامادەکاریان بکەن. پامێری دەنگی ئەمریکا فەرحان هەورەمانی ئەم راپۆرتەی ناردووە. لە کاتێکدا لایەنە سیاسیەکان هێشتا لەسەر شێوازی هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕێک نەکەوتون، بەڵام بەشێکی بەرچاو لە وڵاتیان ناومێد بوون لە بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن. هەڵبژاردن ئەمە 33 ساڵ لە ئەم جەماعەتەوان وەسەر دەورۆ هەر 4 ساڵ جارێکی زە هەڵبژاردنێکە کرێت. هەڵبژاردنەکە سوودی نەبووە بۆ ئێمە. هەر یەکێ بووە خۆی ڕاکێشاگە ئەم لایەنانە. ئێمە هیوادارین کە ئەم جارە هەڵبژاردنێکی ڕێکوپێ بکەن سوودی بێ بۆ میلەت. ئەگەر وە باشی ئەگەر گۆڕاندن بکرێ گۆڕان هەڵبژاردن بۆ بکرێ بگەڕێ باش. ئەگەر هەڵبژاردن بکرێ کەڵک نەخوارد نەمانگەڕێ. 50 ساڵ هەمە هاتیینەوە هیچمان بۆ نەگۆڕێت. نە نەوتوانە بنێ نەکەلاوان بۆکەنەوە. بێئومێدی هاوڵاتیان لە کاتێکدایە پەرلەمانی هەرێمی کوردستان لە نۆیدەی 2022 تەمەنی یاسایی خۆی بۆ سیویەکی مانگی 12 ئەمساڵ درێژ کردەوە. جگە لە ناکۆکی لەسەر بازنەکانی هەڵبژاردن، حیزبە سیاسیەکان ناکۆکن لەسەر تۆماری دەنگدەران و چەند حیزبێک لە نێویاندا یەکێتی دەڵێن تۆمارەکە ناوی مردوو و دووبارە و هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستانی تێدایە. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێن لە گفتوگۆدان لەگەڵ بەغدا تاوەکو داتاکانی کۆمسیۆنی حکوومەتی ناوەند تایبەت بە هەرێمی کوردستان وەربگرن. دوای 2010 سەردانی بەغامان کرد ئەو لیژنەی و کتب 4 لیژنەمان پێگەیانا یەکیان پەیوەندی بە ینی لەسەر بنەمای بۆ دروستکردنی تۆمارێکی خۆماڵی، یەکیان بنەماکەی ئەوە بوو کەوتمان کارتی زانیاری بێ، یەکیان کارتی بڵین ئەوەی کە بایۆمەتری موچە بێ، یەکیان تۆمارە دەنگدانە ئەو تۆماری پێشوو کە ئیشمان لەسەرکردن بێن پاکیکەین و چاکیکەین و کۆمەڵێ ناوەندی تۆماری ناوەندی نوێکردنەوە بکەین. چوارەم خیار بە خودبژاردە لە بەردەستمانە بوو تۆماری دەنگدەرانی عێراق بوو. شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت هۆشیاری هاوڵاتیان شێوێنراوە و لایەنە سیاسیەکان پابەندی بەرنامەی کاریان نەبوون. ئەمە هۆکاری پاشەکشەی بەشداری هاوڵاتیانە، بەڵام هیچ بەدیلێکی دیکە بۆ گۆڕانکاری نییە جگە لە هەڵبژاردن. جاری وایە نەبوونی سەقامگیری لە هەڵبژاردنە، پابەند نەبوونی ئەوانەی کە دەرەچن لە هەڵبژاردنەکان بە بەڵێنەکانیانەوە بە بەشی زۆری بەڵێنەکانیانەوە دروست نەکردنی گۆڕانکاری لە ئەنجامی هەڵبژاردنەکانە. جاری واشەیە مەسەن ئەنجامی هەڵبژاردنەکان وە خۆی جێبەجێ ناکرێ وەک ئەوەی کە لە عێراقا بینیمان، وای لێت کە هاوڵاتی لەمەشەوە تووشی خەیبەت ئەمەلێکە بێ. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا ناکرێ هەڵبژاردن دەستبەرداری بین. مادام ئێمە دیموکراسیمان قبوڵە، مادام یاری دیموکراسیمان قبوڵە، ناکرێ بە هیچ شێوەیەک ئیش لەسەر ئەوە بکەین کە هەڵبژاردن ناشرین بکرێ لای خەڵک، هەڵبژاردن دەستبەرداری بین. لەگەڵەوەی تاوەکو ئێستا کاتی هەڵبژاردن دیاری نەکراوە، بەڵام پرۆسەی هەڵبژاردن لایەنە سیاسیەکانی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. دیارترینیان یەکێتی و پارتین. لە دوایین کۆبوونەوەیاندا کە لە سلێمانی بەڕێوەچوو لیژنەیەکیان لەسەر هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن پێگێناوە. فەرحان هەورەمانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ji bo hilbijartinên Herêma Kurdistana Iraqê çi amadekarî pêtîvîne daxwaz ji bo tomarên dengan li Iraqê û li Herêmê jî çendê bi zehmeta Xalid Abbas serokê Komîsyona Serbixweya Hilbijartinan Ofîsa Duhokê rastexwe ji Duhokê bi merayeka Xalid dem baş em dizanin kêşeyên siyasî hene û nakokiyên siyasî hene lê ji rûyê teknîkî ve
يعني زحمتين لبيش هالبجاتنا انها تشنا بله سلاف افدمها باش برای اسپی خوشحالم که که بشک دارم ادگل تلویزیون دنگی امریکا هی امشین دویدی داره در خدمت جناب هوا بکین دو کشید سرکی هنه براستی تانو که ام بجین اتفاق سر نهاتیه کنش لعن سیاسی الهرما کردستان که شایی که هروا که یاسا هل بجارتن آبچه شیوک بیت درکن و که امزان یاسا پیشتر یا پارلمان کردستان تدا هریما کردستان ایک بازنی هل بجارتن آده بودانو که ناکوکید ناف برا لان سیاسی دا هل هریما کردستان اتفاق سرهنده نهات یکنن آیا دیسان سیستمی ایک بازنی هریما کردستان بیت کرن یا جیب بتفر بازنی وکی ام بجین هل بجارتن عراقی و ناکوکیا دوی یا کتنا برادیسان لان سیاسی ده هوا مسئله ام بجی مقاعدت کوتایتانو که اتفاق لسرویه که نهات یکرن کانه او 11 کرسین کوتا اوید کو پیشتر هاتی را دابش کرن چه شیوک بینه دابش کرن سرپیک هاتین دین هریما کردستان مینا ام بجین ترکمان و مسیحی افردو کشه براستی ببینه اگره که هنده کو تانو که ام بجین هل بجارتن پارلمان کردستان هاتینه پاش خستن که خالد مثلا داخواز شندك لعنان کو داتا و تومارين دنگ دران لحريمي والعراقي يجي بدست بكابن هابن آماده بن أفا چندي بالزحمته يعني أفا بروسيكي بالزحمته يعني نخیر ما مستا چه زحمتی تنددانینه تومارد ما دنگ درن ام بجین عراق مال سال 2021 که تومارا گلک پاقش یا هی و تانو که آبدیت آوی توماره ام بجین هفتیانات تکرنش لای کمیسیون و کمیسیون پنگاوید گلک باش هاوتینه که اف کسید ام بجین ناویتوان مریش و توماره بینه در هر دیسان دایگ بین سال 2005 و 4 جی هاتین اضافه کردن سروی توماره بس متأکدم اگر که خالد هندك لانان گمان هي لسر راستيا وان توماران عم بجبير ناكين بله ما مستا سیستم هل بجارتن چوی دایت عراقی اگر هاتو خود دنگ داری هبت یا نبت جی کس نشه دنگ خو پیشی وبدت و تا او سیستم الکترونی او مبکارینای کارتا بایومتری و اف عاملیاتی نبکارینان از بالین دم هل بجارتن سال 2021 داوت انجمن این عراقی دا پاکشترین هل بجارتن ایشادا مجلس امن الدولي اتحاد اروپی یونامی ده هاتینه دست پاک کردن من باور او ویر دلیابون دین همی لان سیاسی تومارا دنگ درن عراقی یا پاکجه بله باشا که خالد اگر هاتو بریارک سیاسی هات دانج عالی لاین سیاسی وکو هل بجارتن بینکرن چند دم دویتن بباوریاته و کشرزایکی هلبجاتنا عراقی و کردستانی دا حتی کو آماده کاری جبوان هلبجاتنا بیکرن لکنگی اندکارن هلبجاتنا انجام بدن بله ما مستوى خوش بسیاره هر بجارتنا که بیت انجام دان و کی تو زانی کمیسیون جهکی تنفیذیه تنها کار میسره که او کو امرابین با آماده کردن کار البجارتنا هرش نیکرنا تومارا بایومتری و تا انجام تین راگاندن سه کرستین سرکی میتین و کمیسیون بدویه البردست ما ام بشین بین ترخان کردن داکو ام بشین هل بجارتنا بکن ایک یاسا هل بجارتنا و دو بودجه بدویه بین ترخان کردن بو کمیسیون دا بشکو کمیسیون شت ریکارد خو انجام داد و کرست سی او وقت کمیسیون بکی ماسی بدوی بشش هیوایه اگر پتر جیبت باشتره لی حد کم 6 هیف 108 روش کمیسیون پیوستن داکو هل بجارتنا که ديمقراطي تسباق بيت انجام دا باشا باوريك هيا وهولك جي هيا بو هنديكو مثلا دريش كنا دمي برلماني هريما كردستان يكون نها لسركارا بيجن نيا سايا ورانغا دادغا فدرالي دوزك اللي يسوي بفكرن يعني برسين سياسي هنا اللي اگر هالبجات ينكرن ويتشي با يعني برلماني هري بمينا يعني بيج بينا شتي كرن بله ما مستا دعوای هاتی اتمار کردن و که منزانی دادگاه فدرالی عراقی الدجی موادرش کردن پارلمان کردستانی و دعوای هاتی تأجیل کردن بو هفته شباط براستی ما پی خوشه و همی لان سیاسی هم ادعاگدار کردن جی بوی چنده کو هل بجارتن هاد بانه کردن سالا چویدا و اسوی باره ما کو پتریا
ام بيجين احزاب السياسي الهرم كردستان ديال هندنك وهالبجارتن افصاله بهنا انجام دان بله باشا او بكرتي او بحثي في الشارع امريكا لسر لان سياسيتي كرن حتى كان يعني او في شارعها وكو بيجن او لان بكف نجر وي في شعري وي ب انجام دان هالبجارتن دمك زو رازي بن بله تحفتي شوي دوش ما شوندك امريكا سردان هرم کردستان کریه و دو پات سر هنده کریه هر سال جنین بلاس خارطنی نرانه توانیه گرتی العراق تأکید سر هنده کریه جلان سیاسی که هل بجارتن پارلمان کردستان به نکرن و فشار اسنا بینم که فشار اکل سر هرمی ها بلکو هرم خو حزدکت و ده سالات هرم حزدکت که هل بجارتن افصاله دا به نکرن دا که پارلمانه که نوی بیت هل بجارتن به هرم کردستانه. بله بريز خالد عباس سروكي كوميسيون سربخايا هل بجاتنان لأوفيسا دوكي مقلكي سباسيات تتكن زور سباس رشا قاميش دناف آفين زلكان أهوارين مسيو بوتاميا دا لباشوري إراقي دا هشتا دجين أو راستي هشكاتي ببون لباران بوشين وان چنصالين بورين هناكي جروشا ويهرمي قهرتيا راپۆرتێکە تایبەت یا دەنگی ئەمریکا ژوورێ. عێراق 3 ساڵ لەسەر یەک ڕوبەڕووی وشکە ساڵی بەهێز و گرمایەکی سووتێنەر بۆتەوە. پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو لە هاوینی ساڵی 2022دا لە 50 پلەی سەدی تێپەڕاندووە. گامێشی ڕەش بە ناوی ئاوی زەلکاوی ناوچەی مزۆپۆتامیای عێراقدا دەلەوەڕێن. دوای ساڵانێک لە وشکە ساڵی بارانبارینی زستانە هەندێک خەمی مەردارەکان و ئاژەڵدارەکانی ڕەواندوتەوە کە بە خاکێکی بەپیت و تەڕ بەنێو بانگ بووە. یونسکۆ زەلکاوەکان وەک میراتێکی جیهانی شارستانی ڕیزبەند کردووە. هاوینی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی لە وڵاتەدا کە گرفتاری وشکە ساڵی و بەهۆی کەمبوونەوەی لە شاوی ئاو لە ڕووبارەکانی دجلە و فراتەوە و کە بەهۆی ئەو بەنداوانەی کە لەسەری ڕووبارەکانی تورکیا و ئێرانەوە دروستکراون وشک بوونەتەوە و خۆڵباران زیادی کردووە. هەسە فەضڵ الله الماء ئەوە بەشێکە لە ڕەحمەتی خوا ئەم خاکە لە هاویندا ئاوی نییە. ئێستاش بەهۆی بارانبارینەوە دەیبینیت ئاستی ئاوەکە 1 مەتر بەرز بۆتەوە. جیاوازە لەوەی وەک لە هاویندا چۆن بووە. بارانبارین یا مۆرزی زستانە ئەو ناوەی ئاوادان کردوێتەوە و یارمەتی ناوچەی زەلکاوەکانی داوە کە بارانی حۆیزە زیاتر بێت کە سنوورەکەی بە سنووری ئێرانەوەی و جوابیش دەکەوێتە پارێزگای زیقار هەر لە نزیک ئەو ناوچەیەوە. هاوینی ساڵی ڕابردوو فۆتۆگرافەرانی ئاژانسی فرانس پرێس گەشتیان کرد بۆ زەلکاوەکانی حۆیزە و جوابیش بۆ بەڵگەنامەکردنی نەمانی بەشێکی گەورەی زەلکاوەکان. چاودێری ڕوبەرێکی بەرفراوانی خاکی وشکەڵانیان کرد کە زەل و قامیشەکان زەر هەڵگەڕاون و وشک بوونەتەوە. يعني بالجفاف كنا متأذين يعني ئێمە ئەوەندە کاریگەری نەرێنیمان لەسەر بوو بەهۆی وشکە ساڵیەوە تا ڕادەیە کە باس ناکرێت. گامێشەکان لە مردندا بوون بەشێک لە خەڵکەکەش کۆچیان کرد بەڵام ئێمە هێشتا خاوەنی ئاژەڵین هەر بۆیە لێرەماینەوە ئەگەر بارانەکە بەردەوام بێت دۆخەکە باش دەبێت باران ئاو زیاد دەکات و بەرەو دۆخێکی باشتر دەڕۆین بەڵام ئەگەر ئاوەکە وشک بێت دۆخەکە خراپتر دەبێت. لە مانگی دەی ساڵی ڕابردوودا بەرپرسێکی پارێزگای گوندنشینی هەژاری زیقار بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندە بوو لە 6 مانگی ڕابردوودا 1200 خێزان زەلکاوەکان و ناوچە کوشتتوکاڵەکانی دیکەی باشووری عێراقیان بەجێهێشتووە و زیاتر لە 2000 گامێش گیانیان دەستداوە. سەرۆکایەتی ناوەندی حکومی کە بەرپرسی پاراستنی زەلکاوەکانە وتی ئاوی باران کە لە کەناڵی ڕووبارەکاندا کۆ دەبێتەوە ئاڕاستی زەلکاوەکان کراوەتەوە. لە مانگی 7 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی خۆراک و کوشتتوکاڵی سەربەنێتەوە یەکگرتوەکان بەداخەوە بۆ نزمبوونەوەی بێوێنەی ئاستی ئاو لە ناوچەی زەلکاوەکاندا تیشکی خستە سەر کاریگەریە کارەساتبارەکانی بۆ زیاتر لە 6,000 خێزان کە گامێشەکان و بژێوی ژیانیان لەدەست دەچێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. ام وگرن پرسین سیاسیین عراقی بتایبەتی هەرێما کوردستانە عێراقی کۆتەیە ژنان لە پەرلەمانی هەرێما کوردستانی ئەمزانن 3 سەدیە لە پارێزگاها دۆکێ و ji بۆ ku kesên ku pileyên yekem yên rêveberiyê û disaziyên hikûmetê de bi dest dêxin helbeta ev wekû pêngavek êrînî li parêzgeha Dûkê tê dîtin gelo çi asteng dikevine rêka wan xanimên rêveber û erê serederiya karmendên nêr digel wana çawaya çend ji wan xanimên bi rêveber li ser vê mijarê ji bo Peyamberî dengê Amerîka selam balay axivtîne.
ڕێژە کوتای ژنان لە پەرلەمانی کوردستانی سی سەدەیە لە پارێزگاهان جی بۆ ڕێڤەبەریە ئەف ڕێژەیە بەرچاو هاتیە وەرگرتن و هەژمارەکە سازیên مێری و civakê jin birêve dibin. دائما سەحتکەنە شیانت ژینکێک و شیە زەڵامی کێمترن وعادة هند باوري نينا كو بيجن دي جن فلان اويدي فلان كارتي برايفت ام فلان شولي برايفت عادة عاد بيجن افراد بو هندك هاكو بيجن هندك مهامات معين واكيد بيجن تدريس الطبي فان جهاب تنتشت برايفت بالهمي جهاب باوري بشيانت وينينا نال جواكما سنان سري عالمها ما افا هاكو بيجن اواكا جدليه هردم دجواکی کردی دا بچاوه که ابتر تماشای شیان جنه دکن بزانین آسانگ دکبنه دریا جنه روه بردا چنه اش بالمتا دو خیزانا دو بپرساتی آورد گریتن اش بر هنده جی جاران هندک آریشه و هندک اشکالات پیداد بن اوشی سر هنده راستین پیتوی امروف ریخ خستن اکت دمی دا چکتن ریخ خستن اکت کاری دا چکتن ریخ خستن هنده دا چکتن ده چاوا سر داریت گل هر دو لاکتن چونکی هر دو بپرساتی کواسانه کو دویتن امروف در حق در کویتن اوه جاران هندک اشکالات بچید بن لی نابیته هو کاری هنده که امروف سرکفنت هر دو گادانه اینیتن کاری داره و بر چه جن بتن چه زلان بتن هر او کار ده تکرن هر او باورنامه هی هر او باوریه دایوی کو دانایوی جهی و جا از خود جی خدا کو اول 15 ساله وک رهبریاتیت کم چل قطبخانه کچکا بتل آماده و بیت چل فری بیت وک رهبری مشغوله هینان من هیچ جوازینه تنف برا کارگز می و نیر فی کاری دا وک رهبر وارب خوبون یک جه خالین گرینگن کو جداهی رگزی بو پستان نبید جن تمام کرا جیانه لوران خاکم ترنابینیتن جزالامی سلام بالایی دنگ امریکا دوهاگ زایلی دهنان برنامه‌ی فرهنگی و هنری بشی کردی دنگ امریکا من اسو جبار لو واشنطن دي سي و هر دو هفته جاری دب من میوانی مالکانتا لگلمان پیمانه پولیتیکاین هفبشیا اپوزیسیونی لترکیا وقت پرتوک جه 240 روپلان پیک تی بتواهی دویداری ده هری زیده لسر چاره سر کرنا پرزگری که ترکیا تی سکناندن لی دوی پرتوک دا لسر پرزگری که کردان هیچ پیوک نهاتیه گوتن چما و دنگ ودانا وینا دناف کردان دا چاوه ایوب دمیر پیاندین دنگ امریکا جه انکاری پیدا چونه کریه Mêza şeşkolî cara yekem di 12 Şibatê di sala 2022 da civiya bû. Di vê navberê da mêza şeşkolî bi tevahî 11 car hate bahevûdin û herî dawî jî bi civîneka berfireh peymana polîtikayên hevbeş pêşkêşî raya giştî kirin. Wateya vê peymanê ew e ku heke di hilbijartina bêda îtifaka millet sterkeve wê ji bo rêveberiyeka nû vê peymanê têxe meriyetê. Rayadar û parlamenterên mêza şeşkolî piştî vê peymanê nêrînên xwe him yên ser hilbijartinê û him jî yên ser vê peymanê ji dengê Amerîkayê re vegotin. Millet İttifakı'nın ve ittifaklar bütününün içinde olmak demek ittifaka millet dikarin bêjim ku bi hêzekê mezin ji hilbijartinê re êdî amade ne. Ji xwe piştîweşandina peymana polîtikayên hevbeş me ji bo hikûmeta nû jî hemû amedekariyan xwe xilas kir. Peymana polîtikayên hevbeş wek pirtûkekê jî hate belavkirin. Ji vî şundatir mêza şeşkolî wê berendamên xwe yê Serokkomariyê Diyarbikirê. Li gorî alîkarê serokê giştî yê Partiya Baş Bahadır Erdem him partiya wan û him jî İttifaka Millet wê di vê hilbijartinê da serbikevin. Nasıl hazırlanıyor? Büyük bir kararlılıkla, büyük bir hevesle. Em çoğu amade dibin, em bi biryar, bi xwe bawer û bi hêzekê mezin xwe amade dikin. Di hilbijartina pêşiya me da dikarin bêjin ku em ê vebir serkevin. Diyarkirina vê peymanê jî nîşaneya wî ye. Em wek Partiya Baş li her derê Tirkiye gav bi gav geriyan. Me di van seradanan da jî dîmenê serkeftinê dît. Heke opozisyon serbikeve li gorî vê bernamê sistema serokkomarî wê carekî bidome û piştî vî jî sistema Tirkiye wê biqulbe ser sistema parlamenterîzmê. Dîsa di warê hukuk, dad, darizandin, rêveberiya giştî, aborî, finans,
استیتام گندالی پرورده politikayın civaki u gelek tiştin daji ve nukırın vereçekirın. Bu noktada son derece önemli çalışmaları hem altılı masa içerisinde gerçekleştiriyoruz. Me gelê xebatên giring meşan hem di nav mêza şeşqulî û hem jî yek partiya deva berevastandin xebatên xwe dikin. Ev peyman yekîtiya mêza şeşqulî bêtir qeyîm kir. Ji bo hilbijartina pêşiya me re em bi her awayî êdî amade ne. Peymana politikayın H5 vek Pirtûkekê ji 240 rûpelî pêkti. Bi tevahî di vê derê da herî zêde li ser çareserkirina pirsgirêkên Tirkiye tê sekinandin. Lê di vê pirtûkê da li ser pirsgirêka Kurd an jî mafên Kurdan hiç peyvek nehatiye bikaranîn. Li ber vê jî peymana politikayın H5 ji aliyên Kurdan ve tête rexnekirin. Eyüp Demir, Dengê Amerika, Ankara. وزارة خزینه امریکی دبیجا دو سشنبه امریکا آستانگین بازرگانی نو لپیش هفت سازین ایرانی دانی نج برهم اینانا درونان کو روسیا وانا جبو ایریشا لسر اوکرانیا بکارتینا. وزارة خزینه امریکی دبیجا او شرکت و ریخستنی نو هاتین زیده کرن لستا جزاین امریکا لديجي أولهية نتوي وبرجواندين سياسة درفة أمريكا تفقري ديكن جوان سازيين إيراني سازيات شكرنا موتورين بالفران هيزا عثمانية سوباي بازداران ريخستيا جهادا لكولينا خسرو وسوباي بازداران چند كمباني اندين جي وكا بيش سازية هوائية قدسي هروسا بيش سازية هوائية شهيدان. اف ابلوقه و جزا للسر سازين ايراني چند لفشاره نفنتوي للدجي ايراني وحكمتها ايراني زياده كل شهر زاي برسين روشلاتا نافين وبرسين ايراني بريز عبد الله حجاب جو اوسلو نرويجي راستوخا بمرايكك عبد الله دمباش ام سباسياتت كن جاري كدي بشي دمك دريش تدبي ميفاني ما متخاص اسباب زانم يعني اف راغهاندنا وزاره خزينه امريكي كوديسان حفت حش ناف خستنا لستا جزان وكنت ولا لسروانا دادني وبتعبد شيء مثلا بازرگاني چند فشار جهاني لسر رژیم اسلامی ایران زیاده دکا. از باورم گلک باش بو کو جاری آمریکا هنه کی سیستم خویا گمارو یا دور پیچن لسر رژیم دیکتاتور کمار اسلامی هنه کی جیر ترکیه با آمانج ترکیه وان دستگاه و وان سازیان با آمانج گرکو ام دبینن با وی که راست زیدگاوین کمار اسلامی در رول هنه دور هنه لو ماشی اگر بیو سیستم جهانی سیستم زال بسر یا حاکم بسر پولیتیکا نامنه طبیعی پولیتیکای آبوری نامنه طبیعی ری بدن آلی کار بن احتمال هایی که او یک بکار به آلی کار به بونه هنده که زیده تر زخته بخصر رژیم و حور بده که وان سازین که دوام پولیتیکای رژیم ده دوام زیدگاویان رژیم ده رول سرکی هنی وان به آماج بگره وان هنه که سنوردار بکره کاری ما سنوردار بکره لیگلو اوی بکار سر بکه و یک سر پیشیا رژیم بگره او پرسکه که از باورم برسوی جاری زیه کاغ عبدالله بیگمان تا دنگو باسان دا بیست یا وان چند روژین داوی ایریشتی نکرن سرچندیم جهان بونمونه پیر ایریشک لسر کاروانه کی کامیونین وان هیزاکو بسر ایرانی بود سوریا دا بری وی پروژه کی ایریش لسر جهه کی ناونده کی هات کرن ده ناف ایرانی دا هرچند ایرانی نگوتی او ناوند چبویا و پناسی جینکی کاکیلی دنگو باز بحثین دی کو اسرائیلی او ایریش کرن هر دو جی چما ایران بحث ناکه و چما نابیجه که چندی زیان هبویه یان چندی او جه گرنگ بونه کو بونه آرمانجا ایریشان نتن ایران همو ولاتن که لباره اولکاریه و هنه که ماسی خواه دبینه که ماسی خواه بیشن که ماسی وان هنه که وان مجارا بعد شیرن لی رژیم ایران جدای لگل همو سیستم دنیا جهانه جبر که رژیم حتی تشتی اشکره بعد شیره و بر واجی نشان بده و راستی جوایه که بشک جنوچه و آگاهیان که پیوندی لگل وان چالکیان دوان حرکتان در تینه بلا کرد اوجی هنه که با اوی که زیده لحد خواهنه زیده لروشا کوهی هنه لو ماجی تیکل کشی که جه دز انفورماسیون شاش لگل سیستمه که هر تشتی بعد شیره لو ماجی رژیم آگاهیان بلا و ناکه لی راستی که اوی که
آلیین که دخوازن ضربه لرژیم کمار اسلامی بدن هن خالن دواز رژیم هن خالن ضربه پذیر رژیم دیتن و دوان ریال دوان کانالا ضربه رژیم بدن او جی نشان داده که رژیم دکاره سرخود کلی نکاره خواب پاریزه اتحاد گوتن کو او سازیا بریچت روزان بوی آرمان جا درونان د ایران دا او جی سازیا کتایبه دو بدرست کرنا درونان راسته وده بیش یعنی همون نشانه ایران بخواد بیش ضربه که وسانه خاریه ل نشانه هنده هنه کو هدف خو آرمان جا خو گرتیل آرمان جا کتیه او ضربه جلی کتنه لی گلو او ضربه بکار به پیشا حرکت ایران بونا سازکرنا وان درونان بگیره او تشتک جدایی از باور نکنم کو او حرکت هن سرکتی بکار به ضربه که جدی لسازین پیش سازی چک و سلاح رژیم بگیره کاک عبدالله يعني دوه ميفانا كيما ديسان همان بابت أمن سربرسين لسرونا ويقول إيران ناخوا زبيجا كو إسرائيلي أو إيريش كنو تشوغو أجر قد دفي برسيفي بدا ونافي برسيفي بدا يعني كار برسيفي بدا راستا هن كسان لإيران هن بيجن كار بدستن رژیم دبيجن كو إسرائيلي أو كار كردين لي أوجي نظر لنها راستيك أوي كو ريخستن يا بيجن سازيا كو هري زيده هري خورد لإيران لدجی ایران شر چکداری دخوازه بمشینه مجاهدین اختلاف کرد یلو هن پروژه وایان هوبش هن آلیکاری هن حسانکاری هر دو آلیا به هور هن بونو هنده کو به هور ضربه لرژیم بده و تشتک جدایه لی گلو اسرائیل او کارکردی نکردی او زیادت دکوا چارچوبه شر پروپاگاندای از بخوال سر به باوری ما کن ندوره مجاهدین او کار کرد بله کاک عبدالله تخواست از جتا بزانم وان دنگو باسین وان چند روزان این هریم کردان و این خو پیشان دانان چنه؟ بله رژیم کاری هنه که پیشی خو پیشان دانان بگده لی آماده کاری هنه وان چند روزه دوی مدید دوباره دیسان خلق دخوازه و حول دای حاتیه گولانان حاتیه میدانان و خلق خو پیشان دانان بگده یعنی روشلات کردستان هر وقت جاران روشک پر لبیجن بویره هر دمه گرتن هنه حتی سزاین اعدام کردن هیدی بید خواستن برای وقت لی گل براسیش پاشکشه نکریه گل هی نهاج آماده گل هی نهاج حول خواده ده لی روشا کونه روشا ولکاریه لحریم کردستان لبیجن روشلات کردستان نهاز زیده لجاران حاکیت تن کردن و رژیم سرکوتا خوزیده کرده و هیزن زیده تر آنینه در سر به اساسی که پیشی خواه پیشاندان آدگده لی پیشی اراده خلقی بونا دجبر یا رژیم بونا دجایت یا رژیم نه هاتیه گرتن و نه کاری نبکن تندیا رژیم بکارتینا حریمین کردان حریمین دیس اگری هندیه که خواه پیشاندان هتا راده که سزد بن؟ از باور نکنش برکنها بری چند روز یک دو ماموستای آینی گرتن که دنوا جوار که پشتگیری خلقی کرد و ماموستای دل آینی جدنها پلان رژیم نه کوماج بکنه یعنی نوشه هنه کو بلیوان دو کسین کو هدی گردن چند کس دنج ده روجا با رژیم دنه کو بگیرن او کسانی که کو دنوا جوار سیویل دکارت او کسانی که کو خلقی بیژن رول جواکی هنه رول سیاسی نه رول جواکی هنه دما کو او گرتن بگم خلقی زیاده دلوان خادی داد بل هند اجازه باورم کو روزم پیش آمده احتمالاً کو تانسیون یا زخل روشلات کردستان زیاده به احتمال هم کو خواه پیشاندن و حرکت دجبرشی زیاده من او احتمال هست شارع زای پرسین روشلات ناوین و بتایبەت ین ایرانی برنز عبدالله حجاب جو اوسلو نرویجی بمره بوگل کسپاس وقت بوجه بشانی خوش پشتی چند مهن نقاشه لسر رادسکرنا تانکین شر این لو پارت 2 جو اوکرانیا راشا ورمندی المانیا اولاف شولز بریار گرد لی دباکو گهاندن وارا چند هفته در باز بنو هر وسط دمک درین جی پی تی وی هاتاکو اندامن لشکری اوکراینا فیر بن لسر چاوانیا بکار اینانا وان تانکا دباکو چند هفته بدو ماگو لشکرین اوکراینی فیر بن چاوا تانگن المانی لیوپارد دو و ین بریتانی چالنجر دو بکار بینن جبروی که و لشکرین بیانی وان بکار بینن دقادین شر ده هتاگو لشکرین اوکراینی فیر ببن لگوری فرمانداری لیوایا دها یا زرگری سواران رائد ماسیاد باناشینسکی دویجه گو نها فیر بون دوه سر چند آلیان داگو لشکر به لز فیر ببن و راهینان تایبت بدنوان لسر وان جورین تانگان. W chwili obecnej
Ez bawer dikim ku hêsana yek veguhestinê ji alavên Sovyêta berê ve ber bi alavên herî nû ve bike. Cudahiyeka ew qas mezin tune ye. Mesele tenê perwerdekirina ajokar an ku çekdaran e. Rêgezên gulebaranê wekî xwe dimînin. Ev tank jî wekû yê dinin. هەروەها jî fermandar Banashînskî dibêje ev veguhestin karekî nepir zor e ji ber teknîk û zanîn bikaranîna tankên Almanî pir nêzîkî yên Rûsî ne goberê wan bikartanî. Dema ku em behsa perwerdeyê dikin, 10 heftî besin ji bo ew kesê ku berê tankên Sovyêta berê bikartanîn fêrî Leopards an Abrams bibin. Ger em perwerdeyê zûtir û bihêztir bikin. Hebûna simülatör ji bo rahînanê dihê le kar û xebat asantir bibe û dihê le goleşkerê li tankê swar bibe û bi kontrol wê bajo her wisa jî astekî parastin û tenduristî peyda dike ji bo bikaranîna van tangan gorî efserê bala yê rahînana tankên Leopard Lokaz Stenî. Cudahî ew e tanka Leopard tankeke nifşa sêyemîn e. Sistema tevgera wê li gorî tankên weke yên Rûsî zêdetir e û pêşketîtir e. Ev tankên nû yên Almanî Brîtanî derfeteke nû dide leşkerên Ukraynî di şerê wan de li dijî Rûsya lêpêwîstî bi rahînanê heye da got têkeve qadên şer. Çav li rê ye bê kavê çend bikar hatî bin di qada şer de. Rukman Ehmed, Dengê Amerîka. Pira delalê li Zaxoyê pireka kevriya kevnara ku avakirina wê berî sedan sala bûye û herêma Anadolyayê bi herêma Mesopotamyayê ve girêdaya. Di dema şer de ji alî artêşên Bizantîniyan û Sasaniyan ew weka rêka leşkerî dihate bikarînan. Niha ew pira kevnar ku cihekî gelkî taybet di dilê Zaxoyiyan de heye, sirinca gerîdeyan ji her cihî jî radikêşe serxwe. دانیشتوانی شارۆچکەی زاخۆ ناوی دەلالیان بۆ ئەو پردە دێرینە داناوە وەک دیمەنێکی جوان لە شارەکەیاندا کە بەردەوام شوێنی پیاسەی ئێواران و کۆبوونەوەی خەڵکی ئەو شارە و میوانەکانێتی. خەرکی زۆر خۆ حەجێکردنەکە تایبەت بۆ vê deverê bû vê pirêya hey em çend novekot bêjînê em bêjînê pira mezin em bêjînê pira berî em bêjînê pira delal cihekê canê jivan û pêgihiştina heval û biraderaya gelek ji me cara mihtacî dîtina hevalekî bid em li vê rê digihîne êkûdû noqta dal le ye. Pirdî delal li Zaxo pêşî dewtiyet pirde gewreka yan pirde berdîniyeka. Pênc kewanê qebare ciyawaz li xwe egrêt کە دیمەنێکی سەرنجڕاکێشی داوە بە پردە بەردینیەکە و بووەتە یەکێک لە شوێنەوارە دیارەکانی شارەکە. پرا دلالێکش وان پرانە و دیفوان دماهیک پێزانین و دیراسات لەسەر هاتکردن و لەسەر دەمێ ئەمبراتورەتە بیزانتی هات بێت ئاواکردنێ چێت بێتن وەختی دو ئەمبراتورەت هەبین لێ منتاقێ بیزانتی و ساسانی بین ڕەنگە هونەرێوێ نێزیکی وی سەردەمی بتن شوێنەوار ناسانیش پێیان وایە پردەکە پەیوەندیەکە لە نێوان ئەنادۆڵ و میزۆپۆتامیادا. پرێک بی بوو گرێدانا دوو هەرێما دوو دەڤەرە هەرێما منتاقا ئەنادۆڵ و منتاقا میسۆپۆتامیا ئەف یان ئالێ ڕۆژ ئاوا و میسۆپۆتامیادا گرێدانەکە بی یان ڕێکەکێ لەشکەری بی هەردووک لەشکەرت بیزانتی و ساسانی توی فترێدا شەر هەبیت وی وەختی داژیک ئەف دەڤەرەوەکی سنووری هات کارینانێ یان ڕێکەکە بازرگانی بی ڕێکە ئاڤرمیشی بەس نەڕێکە سەرەکی. دوای چەندین سەدە هێشتا ئەو پردە بەردینیە خەڵکی ناوچەکە بە یەکەوە ئەبەستێتەوە چونکە میوانی زاخۆیەکان و خەڵکی زاخۆش لەسەر ئەو پردە یەکتریە بینی. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. ئاکتەرە ناودارە ئەمریکی ئاندریا ڕێزبۆ و کاربە دێکاربە دەست نیشانکردنا خوا یا پێشبینیکری ji بۆ باشترین لێستگوان و ئەکتەرە خەڵاتی ئۆسکارێ بپارێزە لە گۆڕە ئەکادیمیا سینەمایە یا هۆلیوودێ ji ber rolê wê wek dayîkek bêjin û tenê zarokê xwe xweyî dike lê fêrî alkohol û tilyakî bûye di filîmekî de bi navê Tu Leslie de
کو کم هاتیه دیتن هلبت او جبو الاستقوانا هری باش هاتیه بربجار کرن لگورا باکس اوفیسیا تماشا کرنا فیلمین سینمی وی فیلمی ده جوتمه ده هاتیه درخستن بالتني $27,000 داينا سرهف كو أفاجي نزمترين دا حاتا ساسكاريا فيلمين سينما دا لأمريكا اللي ديسان أفخان مشيايا جبو رولي خوا كان ديد بمينا جبو أوسكاري فيشان ديمتين داويا برنامج كورت كونكشن هتا صباحي دقينيك هر شادو بختور بنو خدا حافظ